چەندین ساڵە دەنگی ناڕازی دژ بە هەنگاوەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان بەرز بووەتەوە و لە چەندین ڕێگەی جیاوازەوە ئاگاداریان کردوونەتەوە کە ئەو بارگرانیەی بۆ سەر هاوڵاتیان و کاسبکاران زیاد کراوە نایاساییە و دەستی لێ هەڵبگرن. بەڵام وەک هەمیشە حکوومەت دەچووە سەنگەری دژایەتی خەڵک و بە فەرمی و نافەرمی لە زاری نزیکانیەوە پشتیوانیان لە هەنگاوەکانی حکوومەت دەکرد و پاساوی نایاساییان بۆ دەهێنایەوە و بەردەوامیاندا بە بارگرانیەکان بۆ سەر هاوڵاتیانی هەرێم. ئەگەر بەشێکی گرفتەکانی هاوڵاتیان خراپی دۆخی دارایی و دواکەوتوویی هەرێمەکە بێت لە بوارە جیاوازەکان، ئەوە بێگومان بەشێکی دیکەش لە گرفتەکان پێداگری دەسەڵاتدارانی هەرێمە لەسەر کارە خراپەکانیان و ملنەدانە بۆ هیچ داوایەکی هاوڵاتیان تا ئەو ساتەی کە حکوومەتی ناوەند بە چەند فەرمانبەرێکی خۆی کارەکانیان پێڕادەگرێت. لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی پەیام، عومەر گوڵپی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان باسی لە فشارەکانی خۆیان بەرانبەر حکوومەت کرد. دەشڵێت حکوومەت وەک هەمیشە گوێی بە دەنگی دڵسۆزەکان نەداوە تا ئەو ساتەی دەستگا فیدراڵیەکانی بەغداد ڕاستەوخۆ دەستێوەردان دەکات و بەشێک لە کارە نایاساییەکانی دەسەڵات ڕادەگرێت. بەر لەوەی بەغدا پێیان بڵێ و پەرلەمانتارەکان ئەوانەی دڵسۆزی ئەم وڵاتەن و ئێمە یەکێکین لەوانە، فراکسیۆنی کۆمەڵ یەکێک بۆ لەوانە، دڵسۆزانە پێمان وتون بە هەموو ڕێگا پەرلەمانیەکان، بەڵام بەداخەوە هەتاوەکو تیم لە بەغداوە نەهات بە عەرەبی پێی نەوتن کاکە ئەمە وا نابێت، لە کوردیەکە تێنەگەشتن، لە کوردیەکە تێنێگەشتن. ئەو پەرلەمانتارەی پێشوو وتیشی هەنگاوەکانی بەغداد لەگەڵ داواکانی هاوڵاتیان هاوتەریبە. هیواداریش بوون گرفتەکان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا چارەسەر بکرانایە، نەک لە ڕێی هێزێکی دەرەکیەوە ناچار بکرێن. وەزگە لە چوارچێوەی دەستور و لە چوارچێوەی دامەزراوی هەرێمی کوردستان، لە هەرێمی کوردستان ئێمە خۆمان ئەمەمان کردایە. یعنی خۆزگە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێک بووایە، چونکە بەڕاستی مڵکی یەکێتی و پارتی نییە کاک حەکیم، حکوومەت مڵکی خەڵکی کوردستانە. 4 ساڵ جارێ متمانەی پێ ئەدرێ و ئەبێ بە پێی یاساکان کار بکە، بەڵام بەداخەوە لەبەرەوە یەکێتی و پارتی خۆیان لەسەر و یاسا و سیستم و دەستورەوە بینیوەتەوە، حکوومەتیشیان کردوتە بەشێک لەم سیستەمە گەندەڵە و پۆقڵەواتەی خۆیان چۆن بەرژەوەندی خۆیان و حیزبەکانیان و عایلە و بنەماڵەکانیان خواستوێتی ئاوا مامەڵەیان لەگەڵا کردووە. بەڵێ ئەمەی ئێستا بەغدا داوایەکە بەڕاستی ئەوەیە کە هاوڵاتی لە کوردستان ئەوێت. هاوڵاتیانی هەرێم بە مەترسیەوە لە شێوازی مامەڵەی پارتە دەسەڵاتدارەکان لەگەڵیان و پرسە جۆرا و جۆرەکان دەڕوانن و پێیان وایە ئەم شێوەیە لە سیاسەت نەک هەر ئاسایشی کۆمەڵایەتی دەخاتە مەترسیەوە، بەڵکو مەترسی لەسەر مانەوەی قەوارەی هەرێم دروست دەکات و بە پێدانی پاساوی بەهێزی دەبینن بۆ دەستێوەردانی دەرەکی.